خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم لە بەرنامەی ڕەهان هاتوونە تا ناحەی تەختەق سنووری قەزای کۆیە. ئەمڕۆ لێرە فیستیڤالێک هەیە، ئەمە تێکەڵی گەشت و کاڵە، ئەوەی کە بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێ ئەمە بێکەوە گرێدات و سوودی بۆ بەرژەوەندی گشتی هەبێت. ئەمڕۆ ڕێک لە تەختەق ئەوە کراوە، لێرە لە یەکێک لە پارکەکان و لەسەر زێی بچووشین کە لە دوکانەوە دێت. ئەمڕۆ فیستیڤالی هەنجیر هەبووە، بەڵام ئەو فیستیڤالە تێکەڵی ئەو گەشت و خۆشیە کراوە کە ئێستا لەو پارکە هەیە. ئەوەی بۆ ئێمە جێگەی خۆشحاڵی بوو، ئەوەیە کە قەرەباڵغێکی زۆر ئەگەرچی زۆریشی ئێمە زێددا، بەڵام زۆر دڵماخۆشە کە خەڵک بۆ گەشت و سەیران ڕوو بکاتە ئەو ناوچەیە. ئێمەش لە گەشت و کاڵ دەپرسی بزانین تا چەند دەتواندرێت ئەمە ببێتە بنەمایەک بۆ خۆشیێنی. میوانەکانم وەک هەمیشە بە سوپاسەوە خاتوو ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم، سوپاس ئەمەل خان، بەڕێز کاگاسۆ بەڕێوەبەری ناحەی تەختە کاگاسۆ سوپاس بۆ بەڕێستان، وە کاگاسۆیەکی تر بەڕێوەبەری ڕۆشنبیری، وە کاک ئیسماعیلی خۆشەویست، کاک ئیسماعیل عەبدوڵڵا بەڕێوەبەری گەشت و گوزاری کۆیە، و کاک زانایەکێکە لە جووتیارەکان، و کاک سەباحیش بەڕێوەبەری کشت و کاڵی تەختەق. سوپاس بۆ میوانەکانم. ئەمەل خان، ئەمڕۆ چیت بینی لێرە و هەڵسەنگاندنت بۆ ئەو فیستیڤاڵە چی؟ کاکزانە دەستە خۆش بێ ماندوونە بێ کاتیتە تەختەق. ئەمڕۆ ئێمە ئەزمونێکی 2 ساڵی پێشوەختمان هەیە، ئەمە سێمین ساڵە کە بەڕێوەبەراتی گەشت و گوزاری کۆیە لەگەڵ بەڕێوەبەراتی کشت و کاڵ و بە چاودێری و سەرپەرشتی بەڕێوەبەری ناحیە و کاربەدەستانی و لیژنە پەیوەندیدارەکان فستیڤاڵی هەنجیرەکەین. ئەم فستیڤاڵە ناوی فستیڤاڵی هەنجیرە، بەڵام وێزگەیەکە دەواازەیەکە بۆ ئەوەی کە گەلێک بەرهەمی تری خۆماڵی لە فستیڤاڵی هەنجیرا ساغ بێتەوە، و یەکێکیشە لەو ڕێگەیانەی کە جۆرێک لە پەیوەندی هەماهەنگی یەکترناسین و دروستکردنی بابرینکاری پێکەوەی لە نێوانی چالاکیە جۆرا و جۆرەکانەکرێ. لەم فستیڤاڵی هەنجیرە کۆمەڵێک خاوەن پرۆژە، خاوەنکار، کۆمەڵێک خانمی دەستڕەنگین، کۆمەڵێک جوتیاری نمونەیی، کۆمەڵێک خاوەن پرۆژەی جیاواز بەیەکەوە بە هاوبەشی نمایشێکی جوانیان کرد ئەمڕۆ کە بەیانیش بەردەوامە فستیڤاڵەکە. و لێرە جگە لە بابەتە ئابوووریەکە بابەتێکی تر هەیە کە جۆرێ لە هاندان دروستەکە بۆ خاوەن پرۆژەکان. فستیڤاڵی هەنجیر کە پرۆژەیەکی گەشت و کاڵیە، وەکوی کە بەڕێزت باست کرد، کە جەنابی کاقوبات زۆر تاکید لەوە کاتەوە کە ئەم شوێنە، ئەم با بڵێن ناوچانەی کە هەمانە لە کوردستان، چۆن وا بکەین کشت و کاڵ و گەشتیاری بەیەکەوە ببەستینەوە، و ئەم بەستنەوەیە و گرێدانەوەیە بەیەکەوە واکە کە هەم گەشتیار ئاسوودە بێ لە ڕووی ژینگەییەوە، و هەم لە ڕووی خۆراکیەوە خۆراکێکی تەندروستی دەستکرد. ئەو خۆراکە تەندروستش بەرهەمی جوتیار و خاوەن پرۆژە پەلەوەری و کشت و کاڵی و با بڵێن ئاویەکان و بەرووبوومەکانی خۆیانە. ئەمڕۆ بینیمان هەنجیری ڕەش، هەنجیری زەرد و بەرووبوومی کاری دەستی و بەرهەمەکانی تری گیاییش ئەمڕۆ کە وشک کراوەتەوە، هەندێک هەر لە بەرهەمەکان کراوەتە شەربەت. ئەمانەوە ئەکا کە گەشتیارانی ناوەڕاست و باشووری عێراق کە لێرە ئەمێننەوە ئەبینین، ئەمڕۆ بینیت هەمویان ماونەتەوە شەو ئەمێننەوە، کەواتە بەیانی ماست و پەنیری ناوچەکە بەکارهێنن، خواردن و گۆشتی بەکارهێنن. هەم کشت و کاڵی هەم گەشتیارێک کەواتە ڕێک گەشت و کاڵ بەدڵنیایەوە. زۆر باش. کاگاسۆ، زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان پشتگوێ خراوە، خزمەت گوزاریان کەمە. تەختەق یەکێکە لەو ناحیانەی کە تا ڕادەیەک هەندێک لە خزمەت گوزاریەکانی کەمە، بەڵام ئەمە تا چەند هاندانێکە بۆ ئەوی هەلی کارێک دروستکە لە ڕێکەرتی تایبەتەوە و لە ڕێگەی ئەو گەشت و کاڵەوە، بە تایبەتی ئەوەی کە هەنجیرێ من نموزەجێکمان هێناوە بۆ ئێرە هەنجیری خودی تەختەقە و ببێتە هۆکارێک بۆ ڕاکێشانی گەشتیاریش. دەستخۆش کاکزانە، سوپاس بۆ کەناڵی کورسات. دیارە ئێمە لە فستیڤاڵی هەنجیرە 3 ئامانجمانەیە. یەکێک لە ئامانجەکانمان ئەوەیە کە شوێنە گەشتیاریەکانی شاری تەختەق بە هەموو خەڵکی کوردستان و ناوەڕاست خواروی عێراقش بناسێنن، و خاڵی دووەم لە ئامانج ئەوەیە کە
بەرهەمە خۆماڵیەکان کە لەلایەن فەلاحەکان و بەرهەم دێنرێت بە هەمان شێوە بیناسیێنن. وەخت سێم خاڵە ئامانجمان ئەوەیە کە بازارێک دروست بکەین بۆ بەرهەمە خۆماڵەکانی کوردستان. دەتوانم بڵێم لەو 3 ساڵی کە ئێمە دەست بەکار بوتین بیستیڤاڵی هەنجیرمان 3 ساڵەکە ئەنجام داوە. دیارە ئەم بیستیڤاڵی هەنجیرە وای کردووە لە تەواوی شارەکانی کوردستان و وەخوار و عێراق کە ناوی بەرهەمەکانی تەقتەق دێنرێت بەڕاستی کڕیار بە خۆشبەختانە دەچێت بۆی. ئەویش ئەنجامی دەرئەنجامی ئەو بیستیڤاڵی هەنجیریەیە کە هەم شوێنە گەشتیاریەکانمان هەم بەرهەمەکانی شاری تەقتەقی بە تەواوی کوردستان و عێراق ناساندووە و خۆشبەختانە ئەمڕۆکە 10,000 گەشتیار سەردانی شاری تەقتەقی کردووە. دیارە ئێمە وەک ئیدارەی تەقتەق لە ڕووی ئەمنیەوە ئامادەکارێکی باشمان کردووە و بە هاوکاری برادرانمان لە دەستەی گەشت و گوزار کە هەمیشا و کار و پار پشتیوانمان بوتن و بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری کۆیە و فەرمانگەی کشتتواڵی تەقتەق و فەرمانگەی ڕۆشنبیری تەقتەق و تەواوی دەستگا ئەمنیەکان لە خزمەتی گەشتیاران بوتین بۆی گەشتیار بە هادئی و کەشێکی ئارام و خۆشی بۆ دابین بکەین بۆی لەگەر ئازانی کاتێکی خۆش بەسەر بەفعلی گەشتیاری جگە لە کەرکووک ناوەڕاست و باشووریش ڕۆکات ئێرە بە تاکید گەشتیاری هەتا شاری بەغدا و بەسرا و ئەوانەشمانەیە و تەواوی ناوچەکانی کوردستان و عێراق سەردانی پارکە گەشتیارەکانی شاری تەقتەق دەکەن. یعنی بنەماکانی ئەوەی تێدایە کە هەلی کارێکی بەرفراوان دروست بە تاکید کاکزانە ئەم پارکێکی ئێستا ئێمە ئەم بەرنامەیەمان لێ سازداوە زیاتر لە 100 کارمەندیە بە سەرجەم بەشەکانیەوە و ئەمە وای کردو هەلی کار بڕەخسێت بۆ گەنجەکانمان و خۆت دەزانی بواری گەشتیاری ناڕاوستە و خۆ خەڵکی شاری تەقتەق لێی سومەند دەبن. خۆ دەزانی ئەگەر ئەم 10,000 گەشتیارە سەردانی شاری تەقتەقیان کردووە بە تاکید ئەگەر یەکی 10,000یان لەم شارە سەرف کرد بێت ڕاستەوخۆ داهاتە بۆ تەواوی خەڵکی کوردستان هەر بە مەطعەمەکانەوە بە سوپەرمارکێتەکانەوە بە تەڕەفرۆشەکانەوە ینی هەموو سێکتەرەکان لە تەقتەق دەتوانم بڵێم ناڕاستە و خۆ سوودمەند دەبن لە گەشتیاران و ئێمە بەرەمە کشتتواڵەکانمان بەشێکی ساغ بووتەوە وەک فەلاحەکانمان بەرەمەکانی خۆیان فرۆشتووە و ئەمە جگە لەوەی کە لە ئێستاە دەیفرۆشن لە شارەکانی خۆیان شیان دەناسرێت ئەنی باوەڕکە کە ناوی بەرەمی تەقتەق دێنرێت بۆ منە لە سلێمانی هەولێر یان لە بەغدا و داواکاری و تەڵەبەی هاوڵاتیان زیاتر لەسەری. کاگاسۆ لە ڕووی ئەوەی کە پەیوەندی بە گەنجانەوە هەبێت پەیوەندی بە لاوانەوە هەبێت خەڵک لە تەقتەق بەچیەوە سەرقاڵە چەند گرنگە و پرۆژە گەشت و کاڵیانە بۆ ئەوەی کە بتوانرێ گەنج زیاتر خۆی ببینێتەوە لە بوارە سیاسیەکاندا و بەتایبەتیش هەلی کارێکی دەستکرد. سازدانی ئەم فستیڤاڵە بێگومان کاریگەری لەسەر کۆی دانیشتوانی تەقتەقەیە و بەتایبەتی گەنجانیش. ئێستا ئێمە کۆمەڵێک لە گەنجانمان لێرە با بڵێن سەرقاڵن بە لەم پارکانەدا جیان کراوەتەوە ئیش و کاری خوانەیە و هەروەها لە بازاری کاریگەری ڕاستەخۆی لەسەر بازاری تەقتەق بۆ کە زۆربەی گەنجەکان بەڕێوەی ئەبن و هەروەها کاری دەستی گەنجانیشمان جگە لە ڕووی ئابوووریەوە ئێمە هەوڵمان داوە ئامانجی سەرشتیمان ئەوە بکەوە کە لە پور و کەلتوری ناوچەکە لە نێو بەرگە و بابەتەکانی فستیڤاڵدا ڕنگدانەوەی هەبوو و هەژ بووە ینی بە شێوەیەکی سەرەتایی ئێستا هەمانە. کاک ئیسماعیل تا چەند دەتوانرێت پشت بە کەرتی شت و کاڵ ببەسترێ لە کۆیە یان بۆ گشتی لە ناحەکانی دەوروبەری کۆیە چ شتێک دەتوانرێت ببێتە هۆکارێک بۆ گەشت و گوزار؟ سپاس کاکزانا سپاس بۆ بەرنامەی ڕەهەن سپاس بۆ بەڕێستان. دیارە کەرتی گەشت و گوزار لە سنووری قەزای کۆیە ئاماژە بەو ئامارە و بەو داتایانەی کە لە بەردەستدایە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. ئەو پێشکەوتنە بەرچاوە ژوای کردووە کە ژمارەی گەشتیاران ساڵ بە ساڵ ڕوو لە زیادبووندا بێ بۆ ناوچە گەشتیاریەکانی ئێمە. بێگومان هەموو ئەو هاتنی گەشتیار زۆربوونی پرۆژە زیادبوونی ژمارەی گەشتیار بە تاکید کاریگەری زۆر باشی دەبێت لەسەر پێشکەوتنی ئەو سێکتەرە وەروە لەسەر پێشکەوتنی سێکتەرەکانی تریش. ئێمە لەگەڵ هاوڕێیانم لە بەڕێوەبەرایەتی ناحیەی تەقتەق و فەرمانگە پەیوەندیدارەکان کە پێشنیاری سازدانی ئەو فستیڤاڵەمان کرد دیارە تەقتەق خۆی ناوچەیەکی کشت و کاڵیە و ناوچەیەکی گەشتیاریشە. ئێمە ویستمان ئەو دوو سێکتەرە بە یەکەوە بوەستینەوە هەم بۆ
ناساندنی تەقتەق و شاری تەقتەق وەروەها بۆ ناساندنی ئەو بەروبووانەی کە لە تەقتەق بەرهەم دێن یەک لەو بەرهەمانشکە هەنجیرە دواتر وردەکاریەکانیان هاوڕێیانی کشت و کاڵواسی دەکەن توانیمان بازارێکی باش بۆ خەڵک بڕەخسێنین لە فیستیڤاڵی ساڵی ڕابردوو زیاتر لە 20,000 گەشتیار سەردانی ئەو فیستیڤاڵیان کرد بۆ ئەم ساڵش وا بە چاوی خۆتان دەبینن پێم وابێ ڕێژەکە ئەم ساڵ زۆر لە زیاد بووندایە ڕێژەی بەشداربوونی جوتیاران ڕێژەی بەشداربوونی خانمانی دەزڕەنجین و کاری دەستی جگە لەوەی ئێمە ئێرە کەلتوری کورد بە گەشتیاران دەناسێنین کەلتوری ناوچە جیاجیەکانیشمان تێکەڵ کردووە خانمان لە هەولێر و سلێمانی و لە کۆی و لە شارەکانی ترەوە لێرە بەشدارن بە نمایشی کاری دەستی و خواردنی کوردەواری و هەروە تایبەتمەندێکی تری ئەو فیستیڤاڵەش ئەوەیە زۆربەی زۆری فیستیڤاڵەکان لە شارە گەورەکان لە سنتەری پارێزگاکان ئەنجام دەدرێن بەڵام تەقتەق تاکە شوێنێکە ناحیە فیستیڤاڵی بەو شێوەیە و بەو قەڵەباڵغێ و بەو سەرکەوتوێ لێ ئەنجام دەدرێن بۆیە پێشبینی دەکەین کە کەرتی گەشت و گوزار و کەرتی کشت و کاڵ لە تەقتەق هاوتەری بەیەکەوە لە ساڵانی داهاتوو پێشکەوتنێکی بەرچاو بە خۆیانەوە ببین و ببنەمای پێشکەوتنی ئەم ناوچەیە زۆر باشە کاکە زاناتۆ یەکێکی لە جوتیارە بەشدارەکانی فیستیڤاڵی هەنجیر هەنجیرەکەتان هیچوەیە بۆچی فیستیڤاڵی هەنجیر لە تەقتەق تا چەند ئەمڕۆ خەڵک ڕووی کردوتە کڕینی هەنجیر لە شوێ هاتوون جایەک یەکەوە پرسیارانەشت بەبیر دێنمەوە دەستخۆشی لە بەڕێستان دەکەم بۆ سازدانی و بەرنامەوە دەستخۆشی لە هەموو لایەنە پەیوەندیدارەکانم کە ئامادەکاریان کرد بۆ سازدانی ئەم فیستیڤاڵەوە هەمووان مادوو بوونە هەر لە لایەنە پەیوەندیدارەکان گەشت و گوزار و لایەنی کشت و کاڵی تەقتەق و بەڕێوەبەری ناحیەی تەقتەق و برایانی پۆلیسی و هاتوچۆ ئاسایش هەموو کارمەندەکان دەستیان خۆش بێ بۆ پاراستنی ئەمنیەتی ئەم فیستیڤاڵە دەستخۆشی لە هەموو لایەک دەکەم دەستان خۆش بێ هیوادارین ساڵانە ئەم فیستیڤاڵە بەردەوام بێ بۆ برەودان بەکاری کشت و کاڵی و جوتیار لێرەدا مستەفیدە لەم کارەدا کە بەربوومەکەی دەناسێنی بە شارەکانی تر وەک هاوڕێیان باسییان کرد کاتێک دەڵێی هەنجیری تەقتەق یان کاتێک دەڵێی بەرهەمێکتری تەقتەق متمانەی تەواوی لەسەرە لە ڕووی کوالێتیەوە زۆر زۆر باشە دەرمان بەکار نایە دەرمانی خراپ تەنها ینی ئەوەی کە پێویستە بووی تەنها سەمادێکی بۆ بەکاردێک ئەویش لە ڕووی زانستیەوە گونجاوە و زایدەن لە شاری تەقتەق و هەلێک کاری زۆر لە ڕووی گەشتیاریش و هەمش لە ڕووی کشتتوکاڵە لە ڕووی کشتتوکاڵەکە من باسیکەم ئەم ساڵ ئەوەی من ئاگادارم وە ساڵی پێشیش و چەند ساڵی پێشتر گەنجێکی زۆر دەستی هەیە لە کاری کشتتوکاڵ لە منتقەکەمان کشتتوکاڵ خەڵەکە بۆ مەسەلەن هەلی کارێک لە ڕێگەی ئەوە بۆ خۆی دروستکە کشتتوکاڵ بەڵێ زۆر یان بۆ کۆمەڵی خەڵکە و مەحدودە بەڵێ زۆر جوتیارمان هەیە لە دەڤەرەکەمان بە هاوکاری گەنجانی شارەکەمان و بگرە پێویستمان بە گەنجی تر بووە ئێمە خۆمان کەسکەرە لە نزیک خۆم کە پێویستی بە کرێکار بووە لە کۆیەوە بۆمان هاتووە لێرە نەبووە لێرە جارووا بۆ دەستمان نەکەوتووە بۆ لۆبیا بۆ تەماتە باینجان نایکەن یان بای ئەوە خەڵک ئیشی هەیە زیاترە لە ئاستی تەقتەق زیاتر کشت و کاڵ دەکرێت لەبەرەوەی منتقەکەمان کشت و کاڵیە بەڵێ ئەمڕۆ لەکوێوە خەڵک هات مشتری تۆ بوو یاوڕێکانت بۆ جوتیارەکانی دیکە وەک ئەوانەی بەشدار بوون لەم فیستیڤاڵە لە زۆربەی شارەکان لە هەولێر لە سلێمانی هەبوو لە کەرکووکە بوو بگرە عەرەبی خواروی شارەکانی کەرکووکەوە هاتبوون هی بەشدار بوون لەم فیستیڤاڵە بەخێر بێن و فیستیڤاڵێکی ڕێپێک بەڕێوە چوو ئەلحەمدولیلا بۆ ئەمڕۆ بێ کێشە بوو باش کاک سەباح بەڕێزت بەڕێبەری کشتتوکاڵی تەقتەقی کاک سەباح عەبدوڵڵاوانیە سەباح عوسمان کاک سەباح عوسمان بەڵێ کاک سەباح عوسمان بەڕێوەبەری کشتتوکاڵی تەقتەق ئەوەی کاک زاناوتی تا چەند مەسەلەن زەمینە سازی کراوە بۆ ئەوەی جوتیاران بتوانن بە بەرهەمی خۆیان بژین یعنی جا هەنجیرە لۆبیا تەماتەیە هەر شتێک لەو بابەتانێ ئەکرێ و بە تایبەتیش لەسەر هەنجیر بۆچی هەنجیری تەقتەق بەناوبانگە بەخێر بێن ئێمە ساڵانە ئەو فیستیڤاڵە بۆ ساڵی سێم بەڕێوە دەبن بەسەر گشت بەڕێوەتی ناحیەی تەقتەق بەڕێوەبەری گشتوزاری کۆیە بۆ بەشی ڕۆژبیری تەقتەق ئێمەش هاوکارین لەگەڵیان لەو فیستیڤاڵە کەم فیستیڤاڵە ئێمە بەبەسمان
ناسانی بەرهەمەکەمانە کە بە هەموو بناسیێنی کە تەختە ئەو بەرهەمە هەیە جوتیارەکانیشمان بە هەماشێ و بە هەمان گروتینەوە هەر ئەو بەرنامان هەیە من بەسان لە فرۆشتن لێرە چەند قازان دەکەن زەرەر دەکەن لێرەدا لەوانەیە بگرلانە زەرشیان کردبێ ئەوڕۆ دەکاتن لێرە بەس مەبەستەکە لەوەدایە ئەوان دایانەوێ بەرهەمەکەی خۆیان بناسیێنن بە هەموو دنیا کە تەختە ئەو بەرهەمە هەیە لە زۆری هەنجیرەکانشمان دوو زۆر هەنجیرمان هەیە هەنجیرمان هەیە ڕەش هەنجیرمان هەیە زەر بەس ئەوی زیاتر لێر لە باوە تایبەتمەندیەکەی چیە هەنجیری تەختەق لەگەڵ مەنتیقەکانی تر کاک سەباح؟ وڵی هەنجیری تەختەق تامیی خۆشە شیرینەشی تایبەتمەندی خۆی هەیە لەگەر ئەوەشدا وەک برادران باسییان کرد لە تەختەق ئەو دەرمانانەی کە مەسەن بەکاردێنن زۆر بەکەمی لە سەمادی کیمیاویە خۆزبری حیوان و بابەتانە بەکاردێنن زۆر سروشتیە زۆر تەبیعیە زاگە بێنە سەر ئەوەی ڕژەی بەشداربووان لە جوتیارەکانمان ئەمساڵ خۆشبەختان لەگەڵ پار ڕژەی جوتیارانمان زیادی کردووە بە ڕژێشی زۆر بەچاو زیادی کردووە وەڵ دڵخۆشکەریشن بۆی کە بەرهەمەکانشان زیادی کردووە ئامارێک هەیە چەند جوتیار بەشداری کردووە ئەمڕۆ بەرێ هەشتا جوتیار ناوی خۆی نووسیوە بۆ ئەم فستیڤالە بەشداریان کردووە هەمووی هەنجیر نەخێر هەمووی هەنجیر نەبووە بە هەندێکیان برێن بەرهەمە خۆماڵیەکان بەشدارێک وەک ساوار و بڕۆش و داندۆک و ئیتر زەیتی زەیتون و هەنجوین و ئەو بابەتان بەشدارێک و وانشان هەیە لوبیان هیانشان ئیتر لۆبیا بامیە باینجانە بە هەموو شێوەکان بەشداریان کردیەوە و دڵخۆشیشن بەوەی کە ڕێژەکەی ساڵ بە ساڵ لە زیادووندایە بۆی ئێستا دەتوانم برم ڕۆژانە چ بە 50 تەن هەنجیرمان هەناردەی ناوڕاستی خوار و عێراق و شارەکان تر دەکرێت هەناردە دەکەن کاک چ بە 50 تەنمان دەتوانین دیاری بکەین و هەر بەرهەمی هەنجیرشمانە تاقتەق نییە خۆشبەختانە ئەمساڵ ڕێژێکی زۆر زیاتر زۆر زیاتر لە ساڵی پار لوبیامان هەیە دەتوانین بەسەمە ڕێژەیەکت پێ برێم ئەمساڵ ئەوەی پێ دەڵێم یعنی زانیارێکی ڕاست 250 تەن لۆبیامان هەبووە 250 تۆن لۆبیا وەک برادران باسییان کرد کە کرێکە لە تەقدەست نەکە شارەکان هاتووە یعنی هەر کیلۆ لۆبیایەک بە 300 دینار لێکراوەتەوە یعنی کرێکار بە چلۆ لێ دەکاتەوە ڕۆژانە نییە بە 300 دینار چلۆ لێ دەکاتەوە دە 250 تەن زەربی 300 دینار کە دەکاتن دەقێت 6 میلیۆن دینار یعنی ڕۆژانە 6 میلیۆن دینار بەس کرێکار بگرێت لەو تاقا یعنی ئەوش هەر کاری بڕسەن بۆ گەنجەکان لە شارەکەدا وە لەگەر ڕۆژدا ئێمە زۆر هاوکاری برازوتیارەکانمان کردی ئەو پێمان کرا دێشتیکەین وە لەم ڕۆژدا بازمە بە دروستکردنەوە کە بڕان بۆ دیاریکردوونە قاپی سەفەریمەدا ناولونمانداینەیە لە گواستنەوەشان ئەوەی گوتمان سیارەشینە ئێمە هاوکاریان دەبین بۆ ئەویشە سەرکەوت بەرە بۆ ئیشە باش ئەمەل خان یعنی ئەوە بەڕاستی بۆ من جێ دڵخۆشیە مەسەلەن گەنجێک بڕاتە سەری شێک جا ڕەنگەی شەکە ماندوو کرد بێ و ئارەق بکاتەوە بەڵام وەکوڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرەوانێ ئەمە بۆچی زیاتر مەسەلەن ناستە تەفاسیلی ئەو بابەتەوە بۆی بتواندرێ لە هەموو شوێنەکان ئەو هاندانە دروست بکرێت هەرچەندە دڵنیام لە خۆمخۆری جەنابەت بەڵام ئەمە بکرێت بە چۆن دەڵێ بە هەماهەنگی و بە سیستەم نەک بە هەوڵی تاکە کەسی دڵنیاییەوە ئێمە ئێستا لە پاکێجی گەشتیاری خۆمانە هەر پارێزگایەک و هەر ناوچەیەک بە شتێگە ناسێنین بۆ نمونە هەمان هەنجیر لە ئاکرێش هەنجیری ئاکرێ بەناوبانگە بەڵام شتێکی کەی هەیە کە برنجی ئاکرەیە مەسەلەن فستیڤالەکە بۆ ئەوان بە جێورێکی ترە بێ منتەقەی پێنجێن داوایان کردووە کە شووتی و تەماتەی پێنجێن بەناوبانگە داواکەن کە بۆ ساڵانی داهاتوو ئێمە لە ئێستاوە ئامادەکاریەکەین کە هەر ناوچەیەک بە سروشتی خۆی بە بەروبوومەکانی خۆی بناسێنین یەکێک لە بەروبوومەکانی ئەبێتە لۆگۆی فستیڤالەکە بە زمەرجنی هەمووی ئەوە بێت ئێمە ئەوەی ئەمڕۆ لە تەقتەقەی بینی تەقتەق ڕەگەزەکانی گەشتیاری و کشتتوکاڵی زۆر زۆرە کە لە با بڵێن لە گۆبتەپەوە بێ ڕێکەوتی تۆ ئەبێ چەندین حەوزی ماسی بەخێوکردنی ماسی هەیە ئەمە یەکێکە لەو چالاکیانەی کە هەلی کاری ڕەخساندووە کە لە ڕووی خۆراکی تەندروستەوە خۆراکێکی ئاوی ئاماداکرێت کە ژمارێکی زۆر گەشتیار سوودی لێبینن لەم لاشەوە لە پاڵ فستیڤاڵی هەنجیرە وەکۆی کاک سەباح باسی کرد ئەمڕۆ لۆبیایەکی زۆر جوانی تەقتەقمان بینی کۆمەڵێک بەروبوومی وشکراوەمان بینی سرکەمان بینی کە لە سێوی مناوچەکە سرکە دروست کراوە و لە باخی زەیتونەکان زەیتونی دوو ڕنگ زەیتون ئامادە بووە ئەمانە لەگەڵ بەروبوومەکانی گەشتیاریە کە کاری دەستی خانمانە چنین و ڕستن دروستکردنی بابەتی جوانکاری لە ڕووی تەختە و وێنە کێشان مۆزیک ژەنەکانیش ئامادەیان هەبوو ئەمڕۆ بەسپاسەوە بۆ بەڕێبەرایەتی ڕۆشنبیری کە
چالاکی هونەریشی تیا بوو کەواتە ئێمە دەمانەوێ هەموو کوردستان مانگانە و هەفتانە بە پێی وەرزەکان چالاکی جۆرا و جۆرمان هەبێ ئەم چالاکیە چیەکە گەشتیار کە دێ سەردانی شاری هەولێر یان سلەیمانی یان کۆیە ئەڵێ لەو هەفتەیە ئەمەندە چالاکی هەیە و ئەمەندە شوێن دەبێ ببینڕێ ئەم مارکێتینە ئێستا دەستمان پێ کردووە و دڵنیام لە ساڵانی داهاتوودا هەروەکو ئێمە بەڵێنماندا لە پێی پلانی دەستەی گەشت و گوزار پلانی هەر ساڵێکەمان ئەگە 3 ساڵ بۆ دواوە بگەڕێینەوە هەموو هاوڵاتیان شاهیدی وادەن کە هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاریەوە زۆر کەم بووە ناڵێن نەبووە بەڵام ئێمە بناغەیەکی جوانماندا ناوە بە سپاسەوە وەزارەتەکان بەڕێوەبەرایەتی گشتەکان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەموو بەیەکەوە هەڵمەتێکی نیشتیمانی هەیە بۆ پەرەپێدانی کەرتی گەشت و گوزار بەس ئەمە پێویستی بەوەیە کە هانی کەرتی گەشتیاری زیاتر بدرێ و هاوکاری زیاتر کار ئاسانی زیاتر بۆ خوشکوبرایانم لە کەرتی تایبەت کە بەڕاستی من هەمیشە سپاسگوزاریانم دەستگاکانی ڕاگەاندن جەنابتان خەمخۆریتانە کە دێن بەو گەرمایە لە تەقتەق بەرنامەیەک و تیمێک لێرە ماندووە بێ ئەم جۆرە لە هاوبەشیکردن لە سەرخستنی ئەرکێک بۆ ئێمە جێگای پێزانینە و دڵخۆشمانەکە و هانیشمانەدا بەڕاستی کە ئێمە بەردەوام بین لە ڕەتکردنەوەی و ئاستەنگانە لە چاکردنی ئەو بربەست و کەم و کوڕیانەی کە هەمانە لە کوردستانە ئێمە کەم و کوڕیمان زۆرە بەڵام کەم و کوڕەکانمان نەبۆتە ڕێگەر لە وەستانمان بەڵکو بووتە خاڵی بەهێزمان بۆ بەردەوامیدان ئەمە خان ئەتواندرێ ئەمە ئەمەی تەختەق چۆن زیاتر پەرەی پێ بدرێت گەشت بکا بە تایبەتی ئەڵلقەی بێکەوە بەستنەوەی ناوچە کوردستانەکان و ناوەڕاست و باشووری عراقە لەگەڵ هەرێمی کوردستان بەڕاستی زۆرینەی کڕیارەکانی ئەمڕۆمان جگە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان کە بەشێکی زۆری خێزانەکانی ناوەڕاست و باشووری عراق ماونەتەوە شەو ئەمە بۆ خۆی وە ئەگە هەر خێزانەکەیت دوو خێزانی تر لەگەڵ خۆیانێ ئەمەیە بە بازارکردنەکە کەوا ئەکات ئێمە هانمانەدا زیاتر بەردەوا بین خۆی سێمین فستیڤاڵی هەنجیر لە تەقتەق ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێمە بەردەوامین لەو پلانەی کە لە ڕابردووە هەمان بووە و بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەیوەندیدارەکان و بەڕێز بەڕێوەبەری ناحیە وا ئەکا کە هەستی بەرپرسیارەتێکە زیاد بێ وەکو بەڕێزانش باسییان کرد هەلی کاری زۆرە ڕەخسێنێ یعنی ژمارەی زۆر لە گەنجان من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم سەردانی هەر یەکێک لە چالاکیەکانمە کرد لە گەنجەکانمە پرسی خەڵکی کوێ و خەڵکی تەقتەقم لە ڕابردوودا ئەمە زۆر لاواز بوو لە ڕابردوودا زۆرینەی ئەمان بینی گەنجانی عەرەب لە پارێزگاکانی ترەوە هاتبوون بۆ ئیشکردن ئێستا گەنجەکانی شارەکانی خۆمان هەست بەواکەن کە خۆیان دەبێ خاوەندارەتی پرۆژەکانی خۆیان بکەن و خۆیان بەشێک بن لە فستیڤالەکە و بەشێک بن لە چالاکێکە زۆر باشە کاگاسۆ ینی لە هەموو شوێنێک کێشەی گەنجان بێکاری و دانەمەزراندنەیە تا چەند هەوڵتان داوە چ بە خول بێ چ بە هاندان بێ لە ڕێگەی حتا ڕۆشنبیری بتواندرێت هەتا لە ڕێگەی مامۆستایانی ئاینی خەڵکی خۆمان ئیش بکە مەسەلەن کەسێکە ڕوا پارێکی زۆر سەرفەکە لە بەریتانیا خۆهەر ئەبێ شەشی لە زۆرە بکە وانیان ڕەنگە ئاسانتر گرانتر تا چەند ئێوە توانیوتانە ئەو بابەتە تەوسیف بکەم بۆ دروستکردنی هەلیکان کاکزانە دیارە ئێمە وەکو باسمان کرد باسی فیستیڤالمان کرد ئێمە پرۆژێک شاری تەقتەق پرۆژەی حەوزی ماسیمانەیە بەرەمێنانی ماسی کە ئێستا لەسەر ئاستی عێراق و کوردستان یەکەم شارە لە بەرەمێنانی ماسیە دەتوانم بڵێم سەتا چلی دانیشتوانی شاری تەقتەق ئێستا بە بەخێوکردنی ماسیشەوە خەریکن دیارە ئەمەش بووتەوەی دروستبوونی هەلێکی زۆری کار بۆ هاوڵاتیانمان بەڕاستی زۆربەی گەنجەکانمان بە تێگەیاندن و بەخێوکردنی حەوزی ماسیەوە خەریکن ئەمەش وای کردووە هەلی کار زۆر بێ لە شاری تەقتەق خۆت دەزانی تەقتەق هەم شارێکی نەوتی بووە هەم شارێکی گەشت و گوزاری بووە هەم شارێکی کوشکاڵی بووە لە هەموو بوارەکان خوای گەورە بەڕاستی نعمەتی گەورەی پێداوە گەنجەکانمان هەمیشە کاریان هەبووە بەڵام لەگەڵ ئەوەشا بتوانین بڵین هەر هیچ کەسمان نییە بێکار بەڕاستی بەڵام دەتوان بڵێم ڕێژەکە لە شارەکانی تری ئەکیدم هەیە بەڵام چۆن تەوزیف بکرێ مەسەلەن ڕاستە من دەرچووی زانکۆ بم بەڵام بیر لەوە بکەمەوە مادام زمینە سازیەیە پرۆژێکی لەو زۆرە بەڕێوە بم یان گروپێک دروستکەم لەو بابەتە مەسەلەن لە شارە زۆر هەبوو بێگەرخان دامیەکردن
ئەمە چۆن بکرێت مەسەلەن ئەمە چۆن وا بکرێ و گەنجە پێ عیب نەبێ کورت و مختصر وە کاکەزانە ئیش بکەن ئەگەر باقیشی نەبێ بەڵام بیرۆکەیەکی تریە بێ لە ماسی بێ لە لۆبیا بێ لە ئەوە بێ ئێوە هەماهەنگ بن لەگەڵێ وڵام بەتاکید ئەم ڕێکخراوەمەدیەکان هەم ڕێکخراوەمەدەنیەکان هەمیشە لەسەم بوارە ئیشیان کردووە ئێمەش چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی هاتووە کە بۆ ئەوەی بێکاری لە شارەکەمان نێلن بە ڕاوێژ لەگەڵ ئێمەیە چەندین گروپ و فۆرمیان پڕکردەوە ئایا ئەو گەنجە ئارەزومەندە لە سێکتەرێکیان لە چ بوارێک ئیش بکە ینی کار ئاسانێکیان بۆ ئێمە کردووە بۆی بزانین بەڵام خۆشبەختانە شاری تەختەق لەوەیە بەڕاستی گەنجەکانمان من سوپاسیانەکەم وەکو ئەمەلخانی شارەتی بێتە بەڕاستی زۆربەی کارەکان خۆیان دەیکەن ینی هەندێ کاری قورسە یان بەشی کاری دەستێکە بەشی ئەوە ناکە بۆیە پەنا دەبین بۆ کرێکاری دەرەوەی شاری تەختەق دەنابوون لە ڕووی کوشکاڵیەوە زۆربەی فەلاحەکانمانی خۆمانن ئەوانەی ئیشی تیا دەکەنی خۆمانن حوزە ماسیەکانمان زۆربەی ئەوە خەڵکی شاری تەختەقن وە پرۆژە گەشتیارەکان ئەوانە ئیشی تیا دەکەن زۆربەی شاری تەختەقن وەکو ئەمەلخان ڕەنگە پێش چەند ساڵی ڕابردوو بەڕاستی کرێکاری بیانی لێرە ئیش کردێ بەڵام ئێستا کرێکاری خۆمان ئیشی تیا دەکات بۆیە دەتوانم بڵێم گەنجانی تەختەق هەلی باشیان لە بەردەستایە بۆ کارکردن بۆی کاری خاوەنکاری خۆیان بن و ئێمەش وەکو ئیدارەی تەختەق هەمیشە هەوڵمان داوە ئەو شوێنانەی کە کارمەندی پێویستە کەرتە تایبەتەکان و ئەو شوێنانەی کە سارمایە گوزاری لێ دەکەی وەکو شەریکەی نەوت و ئەوانە داکۆکیمان کردووە و کۆمپانیا بیانیانی کە دێنە سنوورەکە ئیش دەکەن بەڕاستی مەرجی ئەوەمان بۆ داناون دەبێت کرێکاری شاری تەختەق و ئەو ئیختصاسانێک کە هەمانە لە بواری نەوت و هەموو ئەو بوارانێک کە ئەوان پێویستیانە ئێمە بۆمان دابین کردووە هەندێ لایەنی فەنی نەبێت کە ئێمە نەماتوانیوە بۆیان پڕکەینەوە ئەنجا لە دەرەوەی تەختەقەوە توانیوەتیان ئەو کەسانە بێنن زۆر باشە کاک گاسۆ مەسەلەن ئەمەلخان باسی کردکەوە لە ڕووی هونەریەوە تیمتان بەشدار بووە لە ڕکاری دەستیەوە ئەوە بەڕاستی زێگەی دڵخۆشی ئەمەش هاندانێکی دیکەیە بەڵام تا چەند هەوڵتان داوی لەو بکەنەوە خول بکەنەوە خولی ڕۆشنبیری خولی هۆشیاری بۆی بتوانرێت لە بەشە ڕۆشنبیریەکەی خەڵک پێی شەرم نەبێت کە زراعی بکایان شتوکاڵی بکایان بە هەر شێوازێک خۆشێنێک بۆ خۆی دروستکە دەست خۆش بێتن دیارە ئەوەی کە اختصاصی ئێمە بووە ئێمە هاوتەریب لەگەڵ گەشەکردنی ئابووریدا پێمان خۆشە لایەنە ڕۆشنبیری هونەریەکە لە تەقڕەدا گەشە پێبدرێن و وەڵام ڕێگەوە کۆمەڵی خولی لەو بابە تەمان کردوێتەوە بەڵام ڕەنگە ئیمکانێتی ئێستا ئەو بەشە ڕۆشنبیری ئێمە هەیە ئەو ئیمکانەتی نەبێت بتوانێت با بڵێن مامۆستای پسپۆر بێنە دییان کەسایەتی پسپۆر بێت لەو بارەدا خولی هۆشیاری بکاتەوە بەڵام ئینشاڵڵا ئەو پرسیارەی تو لەمڕۆ دەبێت بە ئامانزای ئێمە و دەرگای بەشەکەی خۆمانەکەینەوە بۆ هەموو ئەوانەی کە ینی بوون ئەگەر ئیدارەی ناحیەی تەختەقیا دەستەی گەشت و گوزار هاوکاری ئێمە بێ ئەمە هەم شوێنی گونجاو و شوێنی باشمان هەیە بۆی بتوانین گەشە بۆ خۆلانە دێن چکە ئەو مۆزیک ژەنەی ئەو ڕۆکە خەریجی زانکۆیە لە لای ئێمە لە بەشەکەی ئێمە و پەروەردە بوو فێرمۆزیک بوو زانکۆی تاواکو ئەمڕۆ مۆزیکی ئەژێن لێە ئەوانەی کە کاری دەستیان کرد هەمویان خولی ئەم ساڵن بێگومان ئێمە هەر دروستبوونی بەشەکەمان لەباری ڕۆشنبیری هونەریدا ئامانجی سەرەکیمان هۆشیاری و گەشە پێدانە هاوتەریب لەگەڵ بوارە ئابووری و گەشتاریەکەدا زۆر باشە کاک ئیسماعیل پلانتان چییە بۆ ئەوەی تەرویجی زیاتر گەشە پێدانی زیاتر بکەن طبعا لە بیرش نەچێ مانجیتان دەبێت لەگەڵ کاک ڕێژین هەبێ ئاوەکەتان لێ بگرێتەوە بەتەکیید هەماهەنگەشی باش تووشی لافاوە تەنسیقەتی نێوانمان خۆشە نێوانە لەگەڵ کاک ڕێژین تێک زۆر باشە چی بکەن لەگەڵ کەرتی تایبەتە بۆ پرۆژەی جوانتر سروشتەکە جوانە بەڵام تا ڕادێک خزمەت گوزاریەکان سادەن مادام بۆ شێوە گەشتیار ڕوویتێکە ماشەڵا جێنی ڕێگە نیە من لە داخلی تەختەقەوە تا ئێرە بە نزیک 50 دقیقە گەیشتم بەلایەک زۆر ئازاریدان بەلایەک زۆر دڵم پێی خۆش بوو مادام گەشتیار هەیە لەو شارە کاتە بەڵام پێویستی بە تەتوێر هەیە چیتان کردووە
ئەو ئەمەرخانیش لێرێ بەتاکیید کاک زانە ئەوەی ئەمڕۆ لە تەختەق بینیمانیان ئەوەی ئەم ساڵ لە تەختەق دەبینین هاتنی ئەو ڕێژە گەشتیارە زۆرە بۆ تەختەق ئەوە بە ئێمە دەڵێ ئێمە وەک دەستەی گەشت و گوزار بەڕاستی پلان و بەرنامەی تونند و تۆڵتر دادنین بۆ تەختەق بەوەی کە ژێرخانی گەشتیاری لەو ناوچەیە پەرەی زیاتری پێ بدرێت پرۆژەی زیاتر بکرێ ئەو پرۆژانەش ڕێگەی کەرتی تایبەتەوە دەکرێت دەبێت ئێمە هەماهەنگ بین لەگەڵ وەزارەتەکانی تر وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی دارایی و ئابووری کە ئەوانە خاوەن مڵکن کاراسانی بکەین بۆ ئەوەی ئەو مڵکانە بدرێ بە وەبەرهێن و پرۆژەی گەشتیاری زیاتری لێ بەرهەم بهێنرێت وەک ئەوەی بەڕێزیشتان ئاماژەتان پێدا هاتن و یان ئەو لۆدە زۆرەی کە لەسەر شەقامەکان نەبوو ئەوە پەیامێکە بۆ حکوومەتتی هەرێمی کوردستان دەیگەێنێک کە دەڵێت تەختەق پێویستی بەوەیە کە بەڕاستی ئاوری جدی لێ بدرێتەوە تەختەق پێویستی بەوەیە بۆ دوو سایدی ئەو بەر بەڵێ تەختەق دەبێت ڕێگەوبانی گونجاوی هەوێ بۆ ئەوەی گەشتیار پێیدا بڕوا خۆی خۆت دەزانی کاکزانە سێکتەری گەشت و گوزار بە شێوەیەک لە شێوەکان زۆربەی زۆری سێکتەرەکان کاریگەری دەکەنە سەر بە تایبەت ڕێگەوبان یەک لە هۆکارە سەرچەکانی پێشکەوتنی کەرتی گەشتیاری ئەوەی ڕێگەوبانی باشە یعنی بە نمونە لە ساڵانی ڕابردوو ئێمە لە زۆربەی دەستگاکانی ڕاگەاندن ئەوەمان دەبیست کە ڕێگەی کوێ ڕێگای مەرگ یان ڕێگەی کەلار و ڕێگەی دەربەندی خان ڕێگای مەرگ گەشتیار کە گوێی لەو دەستەواژەیە دەبێت بە تایبەت یعنی ترسێک لە لای دروست دەبێت بۆیە پێویستە لەسەر هەموو لایەنەکان ئێمە هەماهەنگ بین هاوکار بین کە بە ئەوەی پرۆژەی زیاتر بکرێن بۆ ئەوەی چیمان کردووە ئێمە لە یەک دو ساڵ پێش ئێستا لە ڕێی وەبەرهێنەوە تەقدیمی پرۆژەیەکی گەشتیاریمان کرد بەوەی کە هۆتێلێکی چوار ئەستێرە مەلەوانگەیەک و ڕیستۆرانتێک لە تەختەق دروست بکرێ خۆشبەختانە لە ئێستادا لە دەستەی وەبەرهێنان پرۆژەکە قبول کراوە ڕەزامەند کراوە هیوادارین لە بەزووترین کات پرۆژەکە دەست بە جێبەجێکردن بکە جگە لەوەش ئەوەی کە بەدەستەی گەشت و گوزار کرابێ ئەوەی بە بەڕێوەبەرایەتەکانی ئێمە کرابێ ئەوەی بە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێر کرابێ کردومانە بە سوپاسەوە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە بە بازارکردنێکی باشمان بۆ ناوچە گەشتیاریەکانی ئێمە کردووە تۆ کە بەرنمەیەک دەکەی 50,000 کەس دەیبینێ ئەوە بەڕاستی شتێکی گەورەیە ئێمە بەڵێن بە تەختەق و بە پرۆژە گەشتیاریەکانی تەختەق دەدەین کە بەردەوام دەبین لەسەر ئەرە گرنگجییانە بە تەختەق وەروا داوا لە سەری خۆشمان دەکەین کە با بە هەمومان هاوکار بین بۆ ئەوەی پرۆژەی زیاتر لە تەختەق دروست بکرێ شایستە بێ بە پێشوازیکردن لەم هەموو گەشتیارە و شان بەشانی پرۆژەی نیە کوالیتی پرۆژەکانی چاک بکرێت زۆر باش کاک زانە تۆ باسی باشەکانت کرد گرفتەکانتان چیە؟ ینی بۆی بتوانانی گەنجێک بتوانێت پەرەبەی شەکەی خۆی بدا هەر لەوە نەوەستێ هەنجیر ینی هەر لە قوتونانەوە تا دەگاتە بە بازارکردن چ گرفتێکران من وە خۆم کە وەک جوتیارێک لەو بەرنمەیە بەشدار بوومە خۆم دەرچوێکی دانەمەزراوم لە هەمان کاتداکە دامەزراندنیە ناچارم دەبێ بچم بۆ کارتێکی تر بۆ خۆتی تاوا کردووە خۆم ئایتیم تەواو کرد تەکنۆلۆژیای زانیاری بەڵام لە ئێستادا کاری کشتتوکاڵ دەکەم لەبەرچی کاتێک کە دامەزراندنیە ناچاری بۆ بژێوی ژیانت بۆ ماڵ و منداڵت بێ پێت وایە هیچ عیبێکی تایە مەسەر لەو بابەتە گەربیکەی و گەشەی پێ بدەیت سەربەرزیە کارکردن سەربەرزیە کارکردن لەو منطقەیە ئێمە کە مادەم کشتتوکاڵ هەیە وەرە لەو بوارەیاندا هەلی کار بۆ خۆت بڕەخسێنە پێویستیت بە کەسی ترە بێت کەسی تر لەگەڵ خۆت بدە بۆ کارەکەت بەردەوام بە مۆستە ئێمە لێرەدا تەنها بەرهەممان نییە ئێمە مادیبوونمان هەیە ئێمە پێویستیمان هەیە جوتیار پێویستی لە ساڵانی پێشوو ئۆتۆمبیل بەسەریاندا دابش دەکرا تراکتۆر دابش دەکرا مەچینە دابش دەکرا وەگە حسەی گازی بۆ دابدرێ ئەوانە هەم پێداویستین وە سەمات ئەو جوتیارە هەر تەنها بەرهەمەکەی ئاخە پێش بەرهەمەکەش مادیبوون هەیە و پێویستیشی هەیە پێویستە جوتیار ئاوری لێ بدرێتەوە کەرتی کشتتوکاڵ لە کوردستان کەرتێکە خوای گەورە بۆ میلەتەی بەخشیەوە بەڕاستی لە هەموو کەرتەکانی کە دەتوانم بڵێم سوودمەندترە هەم لە ڕووی فرۆشتن هەم لە ڕووی کارکردن تێیدا چەندین گەنجکەت و دێنیتە سەر کارەکە لەگەڵت هاوشانی تو کار دەکا تەنها خۆت نی تەنها ڕەگەزی نێرنا ڕەگەزی مێش لە کارەکان بەشدارن هەر هەنجیر نا لۆبیا تەماتە باینجان کودی گەنم جۆ ینی بەرهەممان زۆرە لە تەختەق بەڵام پێویستیشمان زۆرە پێداویستەکانمان یەکجار زۆرە جوتیار کاتێک دەست بەکاری کشتتوکاڵ دەکا دەبێت هەموو ئەو پێداویستیانە لە ئەستۆی خۆی بگرێت بە قەرز بێنێ و دوکانەکان ئەوانەی کە کاری کشتتوکاڵ بەرهەمەکانیان شکاری کشتتوکاڵیە
بەڕاستی ئەوانش دەستیان خۆش بێ یارمەتی جوتیاریان داوە بە ڕێژێکی یەکجار زۆر جوتیار لە ئێستادا پێویستی بە ڕێژەیەک زۆر پارەیە ناتوانێت بە پارەی نەقد ئەو هەموو بەرهەمە مەچینەیە ئەوە گازە ئەوە سەماد ئەوانە هەموو پێداویستین بۆ جوتیار ناتوانێت بە نەقد قەرزی دێتە سەرشا هەتا ئەوە دەفرۆشێتەوە ئەوە زۆر لەسەری دەکەوە زایدەن پێویستە حکوومەتش هاوکار بێت لە کاتێک داخلکردنی بەروبوومەکانی ناوخۆ دەرەچێ پێویستە لە سنوورەکان من ئەم ساڵ هەنجیر دەرەچێ یان کاتی لۆبیا دێ لەوێن دەرە ڕێژەکە کەم بکرێتەوە ناڵم با داخل نەکرێ با داخل بکرێ بەڵام کەمتر ڕێژێک یەکجار زۆر لە سنوورەکان داخلەکرێ و جوتیار لێرەدا ئەو بەرهەمەی دەست ناکرێتەوە لە ئەو پارەی کە مەسرەفی کردووە ئاژ بە قەرسێ ناوێتی دەوێ بیداتەوە ئەو هەمومانبوونە سوپاس ئەمەڵخان زاناکەم و زیرەکردنەوەنێ زاناکان هەمویان زیرەکرد وڵا ئەوەی زۆر جێگای دڵخۆشیە کاکزانە گەنجێکە خریجی ئایتیە دەبێتە جوتیارێکی نمونەی سەردەمی کەواتە کشت و کاڵیش و گەشتیاری بۆ شارانە قسەی لەسەر هەموو ئەرکێک بەم وشیاریەوە کاتێک کە باز لە پێویستەکانیەکە بۆ خۆشی دەبێتە کەسێک کە مارکێتینیان بازار بۆ یعنی بەرهەمەکەیەکە بۆ ئێمە زۆر گرنگە جوتیارەکانمان هان بدەین و گەنجانی خەریجی کشت و کاڵ بە تایبەتی ئەندازیارانی کشت و کاڵی کە بە سپاسەوە وەزارەتی کشت و کاڵ دەرفەتێکی زۆر زۆری ڕەخسان بۆ دەرچوانی ئەوە و ئێستا زمینێکی زۆر لەبار هەیە بۆ پێشخستنی کەرتی کشت و کاڵی و بە ئێمە بە یەکەوە بووینەتە خێزانێکی کشت و کاڵی گەشتیاری کە دەتوانین ئەمە لە ساڵانی داهاتوودا ژێرخانی کوردستان کە زۆر زۆر بەهێز بێت یعنی باسی ڕێگاوبان کرا بەڕاستی ڕێگاوبان لە هەر شوێنێکە سەلامەت بوو باش بوو ئەو شارە ئاوەدانی و سەرمایە گوزاری بەهێزی تیاکرێ بۆیە من لێرەوە بانگەوازەکان بۆ ئەو بەشێکە عیلاقەی بە حکوومەتی عێراقیەوە هەیە کە هەواڵ و برای خۆشەویستمان هیوادارین هەمیشە سەرکەوتوو بێ پارێزگاری کەرکووکە کە بەشێکی لە ڕێگاکە ئەوان بیکەن بەشێکی دەکەوێتە سەر ئەستۆی حکوومەتی هەرێم و بەشێکیشی لە داهاتی شارەوانەکان لە تەقتەق و کۆیە هیوادارم کار بەدەستان ئەگەر بەو شێوە بەرفراوانە ئەگەر ئەمانە بکرێت پێم وایە ئێوە بە دڵنیایەوە ئەبێ خەڵک لە شوێنان بێن نیشتان بۆ بکە کاک سەباح گرفتەکانی بەردەمی ئێوە چینە ئەو جوتیارانەی کە دێنە لایەوە بۆی بتوانن هەنگاوەکە گەورەتر بێ نەک لێرە بۆستێ یان هەنگاوەکە لۆکاڵی نەبێ بەرفراوان بێ والله گرفتەکانمان ئێمە بە شتا تەقاق مەسەلەن لە دوور بارەوە کارمان زۆرن بەرمونە جوتیارەکانمان ینی ساڵانە بەرهەمەشی زۆرمان هەیە گەنمان هەیە جۆمان هەیە ئەوانەوە کە تەسیم بە حکوومەتی لەکەین بەڵای تەسیم دەکرێ لەگەرەوەدا گرفتەکان ئەوەنە گرفتەکانەوەنی ئەین بەرهەمەکانە ساغ نابتەوە جاری وا هەیە ساغ نابتەوە ناچارە یعنی هانا بۆ بە بازارکردن دەبن ئەگە بێت حکوومەتی عێراقی ئەو گەنمەی کە ساڵان ئێمە هەمان جوتیار هەیتی ئەو جۆی هەیتیان ئەو بەرهەمەکەی تر هەیتی ئەگە حکوومەت لێما وەرگری بە ڕێژێژی باشتر جوتیارەکان ئێمە زۆر زیاد سون مەدەمەن کە بەنمونە ئێستامە تقریبا ئەم ساڵ 600 بۆ 700 جوتیارمان بەرهەمی بەرێگەرمی تەسلیم بە حکوومەت کردووە لەگەرەوە تقریبا بە نزیکەی 8,000 تەنمان تەسلیم کردو بەس لەوە زیاترمان هەبووە کە لەوە زیاترمان ئەو بەرهەمە چی لە هاتووە هەموو لە بازار بە سەرش زۆر کەم سەر بووە ئەگە بێت و پلانێک بەرنامج باشمان هەبی ئەو گەنمە وەربگیری لێمان جوتیارمەکەم بەو شێوە زەرم نابن وە لەگەر بەردە بەرهەمە قوتوارەکان بەو شێوە ئێستاگەمە کارگەرێکی لە قوتونانان هەبی مثلا هەنجی یاخە ئەگە بێت و سەرناوی چ مشکن بە کارگەیەکمان هەبی کارگەرێکی لە قوتونانمان هەبی بکرێتە بە مرەبە تەماتەی بکرێت دۆشاوی تەماتە یعنی ئەوانە ئەگەر هەبی لە ئێمەدا جوتیاران بەو شێوە زەرمان نابن ئەوەی جگە لەوانە ئەوەی کە بربەستە لە بەردەمێەوە بە بازارکردن بربەست نێتە ئێستا بەرەبەر بازارکردن زانین توانم بە بازارکردن ئەوەی مەوزەکە ئێستا بە بازارکردن یعنی ناتوانین ئەو کە باسم کرد ئەوشتان بۆ لە بازارەکان سەر بکرێت چونکە لە ناوخۆ سەرم نابی ئەو پێشم گوتی ئەگە معمول ئەو کارگە و بابەتانە هەبی ئێمە زەرمەند یەکەم نام لە بابەتانە دوا سەرنجی خۆتم پێ بڵێ کاک سەباح وەکو داواکاری وەکو پێیام وڵای داواکاریمان ئێمە زۆر لەبەر ئەوە چونکە بە کەرت کشت و کاڵ لە هەموو سنوورەکان بەس لە سنووری ئێمە زیاد لە پێویستەوە پێم گوتی بەرهەمەکانمان گەلێک زۆرە پێداویستەکانشمان گەرە زۆر ئێستا بنمونەکە باسی شتێک بکەین حەوزی ماسیەکانمە بکەین ئێمە ئەمساڵ داتاکی زانیاریەکی زۆر دروستمان لەلایە کە ئەحسایمێک بە پێماوەی 5-6 مانگە ئەحسایمە وەرگرتیە 1206
حوزمان هەیە لەو ئێستا بوو 1500 ڕۆژ بەر لە زیاد بووندایە ڕۆژانە 50 بەرهەمی ماسیمان هەناردەی هەموو شارەکان دەکرێت هەتا ناوڕاست خوار عێراقش دەکرێت ئەگەر بنمونە ئێستەمە جوتیارێکمان کە دێتە لامان نەخۆشی هەنجری هەیە یان ئەوە تا ماسی نەخۆشە ئێمە هیچ فیدایسێکمان لەلا نییە وی دکتۆرشی اختصاصمان نیە لەلا بە تایبەتی دکتۆری ڤێتەنەری زۆر پێویستە لە سنوورەکەمان کە هەبی کە ئەو جوتیاران هەنادەمە بۆ چۆن دەرێ هەنادەم بۆ ئێران یان دەچن لە ئێران دکتۆر دەینەوەتیا ماسیەکانی نەخۆش ئەگەم بێت لەو بایە یعنی دکتۆری ڤێتەنەری مختصمانی لەو بابەتە ئێمە بۆ شەوە تووشی ئەو گرفتانە ناکەین. سپاس دەکەم. دوای پەیامی تۆ کاکەسانە لێرەوە لەو کەناڵەیەوە داوا لە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری کشتتوکاڵ وەزارەتی کشتتوکاڵ داواکارین بەدەم داوای مافەڕەواکانیان یعنی جوتیار داوای چیەکە پێداویستی چیە هاوکاری بکرێ هەر لە هەموو بوارەکان بێن جوتیار زۆر پێویستی هەیە کە جوتیار پێویستی بە ڕێگاوبانە پێویستی بە سیارێ پێویستی بە تراکتۆرە پێویستی بە موادی چێڵان و ئەوشتا هەموو موادەکان هەیە کە پێویستە بۆی بۆ کاری ڕۆژانەی بەکاری بێنێ حکوومەت ئەگەر هاوکاری جوتیار بکە بەرهەمت زیاترە بێ پێویست بە هەناردەکردن نابێت لە وڵاتانی دەرەوە بەرهەمی خۆماڵیم هەیە زۆر پاک و خاوێنترە بێ دەرمان بێ موادی حافیزە دوور لە نەخۆشی دوور لە هەموو کێشەیەک هەمیش هاوڵاتی لێرە مستەفیدە لە بازارکردن و هەم جوتیارەکەش هەموو مستەفید دەبین. دەستخۆش سۆ سپاس کاکەسانە کاک ئیسماعیل دوای سەرنج و پەیامی تۆ. دوای وڵا دوای ئەو فیستیڤاڵە داواکارم ئێمە هەمومان بەرپرسان بتوانین ئیش لەسەرەوە بکەین کۆنفرانسێک بەسین بە ناوی کۆنفرانسی پێشکەوتنی تەختاق پلانێکی 10 ساڵە بۆ پێشکەوتنی ئەو شارەدا بنین هەموو سێکتەرەکان بەشدار بن لەو پلانە دواتر ئەولەویەت لە جێبەجێکردنی کارەکان بۆ ئەوە دابندێ کە زۆرورە هیوادارم هەمومان بتوانین ئیش لەسەرەوە بەرنامەیە بکەین و جێبەجێ بکەین. سپاس کاک زانا دەست خۆش بێتن هیوادارم لەگەڵ پژیری تاوان بۆ قسەکانی مامۆستا ئیسماعیل هیوادارم کەم و کورتەکانی ئەم ساڵ کە لە فیستیڤاڵە هیچی شەک بێ کەم و کورتی نابێت بەڵام ئێمە دەبێت فیدباک بکەین و بۆ خۆمان نەبچینەوە خاڵە لاوازەکانی ئەم ساڵمان نەمێنێت و بەهێزتری کرد بتوانین ساڵی ئایندە فیستیڤاڵێکی جوانتر و باشتر لەم ساڵ پێشکەش بە خەڵکی کوردستان بکەین. وڵا کاکزانە من دایمەن بابەتێکی زۆر تاکیدی لێکەمەوە هیچ سێکتەرێک لە سێکتەرەکانی کوردستان کشتتوکاڵی بڵێ پیشەسازی بڵێ بازرگانی بڵێ گەشتیاری بڵێ شوێنەواری بڵێ هەرچی سێکتەرێک لەو سێکتەرانە بیگری ئەگەر بەرپرسیارەتی هەمەلایەنە لە ئەستۆ نەگرێ ئەم سێکتەرە ناتوانێت سەرکەوتوو بێ کاتێک کاڵی گەشت و گوزار بە معنای گەشتکردن نییە بە تەنها گەشتیار چۆن نەتوانێت بە ڕێگاکی سەلامەت بگا ئەی ڕێنوێنەکانی چەنە ئەی چێشخانە و میوانخانەکانی ئەی خزمەت گوزاریەکانی ئەی کشت و کاڵ بەڕێزیان بۆ نمونە ئێمە ئێستا فستیڤالێکمان کردووە هەنجیرێکی زۆر خراوەتە بازارەوە گریمان خوانەکە لەم ڕۆژی یەکەم نەفرۆشرا چۆن بتوانین ئەمە هەڵگرین لە ڕۆژی دووەماوەکو خۆی دایبنینەوە پێداویستەکانی جوتیار پێداویستەکانی بە پاکێشکردن واتوو بە قوتوکردنی بەرهەمە ناوخۆییەکان شارەوانی ڕێگاوبانەکانی بۆیە بەرپرسیارەتێکی هەمەلایەنە لە کوردستان و لە هەموو دنیا هەیە دەبێ هەر وەزارەتێک هەست بەوە بکە کە ئەم ئەرکە بەشێکی ئەو لە مەسئولە لێ بۆیە دەمانەوێ ئێمە لە کشتتوکاڵ و لە گەشتیاری و لە سێکتەرەکانی تریش تکایە وەزارەتەکان هەمویان لە بەڕێزانی قایمقام و مدیرناحێ و پارێزگارەکان لەگەڵ بەڕێوەبەرە گشتەکان و ڕاوێژکار و وەزیرەکان بەیەکەوە هەمومان ئەتوانین تەقتەق ناوچەکانی تری کوردستان شوێنەکانی تری پێنجێن شارباژێر سۆران زاخۆ ئامێدی هەمووی بەیەکەوە خزمەتگوزاریان ئەوێ خەمیان هەیە دەبێت بە دوای خەمەکانیان بڕۆین وەر کەسێ مەسئولێتی خۆی هەڵگرێ. سپاس دەکەم کاک ئاسۆ دوای پەیامی بەڕێزان. کاک زانا من دووبارە دەستخۆشی لەسەرجەم ئەو فەرمانگانە و دەستا و کە بە فیستیڤاڵەوە مادی بوون و ئەوەی من جۆم لێ بوو لە بەرنامەیە بەڕاستی زۆربەی گەشتیارانمان لە ڕووی ڕێگاوبانەوە تووشی گرفتی هاتوچۆ بوتن بە گەیشتنیان بە فیستیڤاڵ لەبەر ئەوەی بەڕاستی گەشتیارێکی زۆر سەردایمشانە من هەر لێرەوە داوا لە ئەنجومەنی وەزیران داوا لە وەزارەتە پەیوەندیدارەکان دەکەم بەڕاستی من داواکاری سەرجەم ڕێگاوبانەکانی ئەم شارم گەیاندوتە ئەو وەزارەتانەی کە
اختصاسیان بە ڕێگاوبان و بە تایبەتیش وەزارەتی دارایی بۆ فراوانکردنی ڕێگاوبانەکانی شارەکەمان لەبەروی من هەمیشە ئاگام لە مەعاناتی گەشتیار و هاوڵاتیانەیە کە سەردانی شاری تەختەق دەکەن و تاکە گرفتە دەتوانم برێم لە بەردەم پێشکەوتنی گەشتیاری لە شاری تەختەق هەرچەندە گەشتیارێکی زۆر بە شادی خۆت ئەمڕۆ سەردانی شاری تەختەقی کردووە و دەتوانم ئەلێرەوە سەرکەوتنی فیستیڤال ڕاگەێنم و زۆر بە سەرکەوتوانە فیستیڤال بەڕێوە چوو لە کەشێکی ئارام و هاد و شادیە. زۆر سپاس بۆ کاگا مستەفا بەڕێوەبەری ناحیەی تەختەق، سپاس بۆ خاتۆمەل سەرپەرشتیان سەرۆکی دەستەی گەشت و گوزار و ئەندامی فەخری دەستگای میدیای کوردستان. سپاس بۆ جەنابن. هەڵبەت ئێمەش ئەوەشمان بۆ باوەڕکە ئێمە هەر لێرە لە گەستافەکانیشمان لاچینە هەر شوێنێک تەتەوڕ ڕێگەشەکردنێک کەسێکە بین دڵی خۆشە ئێمە ئەنێرجیمان زیاترە بێت. مەسەلەن گەشتیارێک دڵی خۆشە یان خاوەن کەپرێک خاوەن شوێنێک شتێک زیاتر بەدەستە هێنیان جوتیارێک ئێمە دڵخۆشەکە. کاگاسۆ زۆر سپاس بۆ بەڕێزت ماندوومان کردی، کاک ئیسماعیلی خۆشەویست زۆر سپاس بۆ بەڕێستان، کاکە زانا، کاک سەباح زۆر سپاس. بە هیوای ئەوەی کە بتواندرێ ئەم بابەتە گەشەی زیاتر بکە وەکو کاک ئیسماعیلی کۆنفرانسێک بکرێت بۆ هەنگاوی گەورەتر و ڕێگەوبانەکانیش چارەسەر بکرێت. بینەرانی خۆشەویست، مەبەستی ئێمە لەو بەرنامە ئەوەیە کە پیشانی بدەین وڵاتی ئێمە خوای گەورە نیعمەتی گەورەی بەسەر داڕشتۆ، بەڵام ئەگەر تەوزیف بکرێ و ئەگەر خزمەت بکرێت دەتواندرێ خەڵکێکی زۆریش بخاتە سەریش و بەخوا هیچیشمان بێکار نەمێنینەوە. ئێمەش لەگەڵ هاوکارانم لە ناحیەی تەختەقەوە ڕەهەنمان پێشکەشکردن ئەم ولاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.